e usam e com a Mario لحرية ويزيون دروكيلا. هاوشێوەی مەڵبەند و ئەنجومەنەکانی دیکەی کۆمەڵی دادگەری و بە مەبەستی خۆ ئامادەکردن بۆ کۆنگرەی پێنج و هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرا لە مەڵبەندی گەرمیان چەند کۆبوونەوەیەکی گشتی لەسەر ئاستی ئەنجومەنەکانی شاری کەلار و کفری بەڕێوە چوو. وەکو ئەنجومەنەکانی خوشکان هەستن بە بکۆبوونەوە گەشتیا بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە کە ئەلحەمدولێلا بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چوو و گرنگی ئەم کۆبوونەوانە لەوەیە کە ئەوانەی کە هەڵەبژێرێن بۆ ئەندامی کۆنگرە کەسانێکی چالاک و بەرچاو و کەسانێکی زیرەک و بەتوانابن و ئەو کەسانش ئەبێ بە هەڵبژاردن بچن ئەو شوێنەوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆخۆ ئەمڕۆ توانیمان بەشدار بین لە کۆبوونەوەی گشتی مەڵبەندەکان و ئەمڕۆ من یەکێک بووم لە پاڵێوراوەکان و سوپاس ئەو کەسانێکم کە دەنگیان پێداوین و هیوادارین لە جێ ڕزامەندی و خەڵکا بین ئەگەر دەرچوین و هیوادارین لە کۆنگرەی پێنجەمی گشتی بتوانرێت گۆڕانکاری باش بکرێت. گەرم و گوڕی و ئامادەبوونی ئەندامانی کۆمەڵ لە کۆبوونەوەکاندا دەرخەری ئەوەن کە کۆنگرەی پێنج جێگای ئومێدی ئەوانە و هیواخوازن کۆنگرەکە بێتە دەواازەیەک بۆ گۆڕانکاری و بەرەو پێشچوونی زیاتری خزمەتەکانی کۆمەڵی دادگەری. ئەمڕۆ لە میانەی بەڕێوەبردننی قۆناغی کۆبنەوە گشتەکانی مەڵبەندەکان مەڵبەندی گەرمیان وەکو دێمین مەڵبەندی کۆمەڵی دادگەری کوردستان کۆبنەوەی گشتی ئەنجومەنەکانی خوشکانی تێدا بەڕێوە چوو پاس بۆ خی پەروەردگار کۆبنەوەکان بەو شێوەیە بەڕێوە دەچن وەکو نەخشەی بۆ داڕژراوە حزوری ئەندامان حزورێکی گەرم و گوڕە ئامادەبوونێکی قەڵبارغ زۆر باش و پرۆسی هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە ئەنجامدرا کارەکان بە شێوەیەکی باش بە پایان گەیشتی. ئێمە وەکو مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری ئامادەکاریمان کرد بوون خۆبوونە گشتی کە حەزە بڕیاری لەسەرداوە دیارە کۆمەڵی مەڵبەند پێش ئێمە کات و ژۆنی خۆیانیان دیاری کردو دەستیان پێ کردووە سەرکەوتوانە کۆبنەوە گشتەکانی ئەم ئەنجام داوە ئێمەش ئەمڕۆ کە 15 دیاریمان کرد بۆ کۆبنەوە گشتریە سەرەتا لە شاری کفری یەکەم کۆبنەوەمان ئەنجامدا پاشان ئاسر بۆ مەغریبماندانا بۆ هەردوو ئەنجومەنی خوشکان ئێستش دەدوای نوێژەی شاو بوو باقی ئەنجومەنەکان و ڕێکخراوەکانی تر دیاری کراون سپاس بەخۆی گەورە ڕێژەیەکی باش ئامادە بووە و بەپێی ئەو سیستەمەی کە حەزب دایناوە هەڵادەین سەررجم کارەکان تەواو بکەین و ئەومان ئامادە بکەین بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری ئینشاءڵڵا. کۆمەڵی دادگەری هەر 4 ساڵجارێک کۆنگرە دەبەستێت بۆ ئەو مەبەستەش ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی پێنج و هەڵبژاردننی ئەندامانی ئەو ڕوودا و حزبیە لە ڕێگەی کۆبوونەوە گشتیەکانەوە نزیکە لەوەی پێ بنێتە قۆناغی کۆتایی و ئەوەی دەمێنێتەوە دیاریکردنی کات و ڕۆژی کۆنگرەکەیە. هارون ڕەشید کەناڵی ئاسمانی پەیام کەلار.